بابەتی دووەم پەیوەست بوو بە خستنە ڕووی هەڵەگشتیەکانی بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ 2021 هەریەک لە بەڕێزان وەزیری دارایی وەزیری پلاندانان خەرجی و داهاتەکانیان خستە ڕوو و لەگەڵ کورتهێنان ئەم بابەتە گفتوگۆ کرا و بە تەواوەتی قسە و باسی لەسەر کرا، بەڵام هێشتا ئەم بابەتە پێویستی بە زیاتر دڵنیابوون لە هەژمارەکانە، بۆیە لە هەفتەی داهاتوو ئەم پرۆژەیە بە تەواوەتی ئامادە دەکرێت. موچە و لێبڕینیان تەمویلی موچەکردن ئەمە هەستا ئێستا یەکلا نەبووتەوە تا ئەم ژمارانە یەکلا نەبن و بە تەواوەتی هەردوو وەزارەت و حکوومەت و وەزارەتە پەیوەندیدارەکان ئەم بابەتە لە کۆبوونەوەی ئەنجومەنی داهاتوو دەخەنە ڕوو و ئێمە بەپێی بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان و بێ بەرژەوەندی ئەوەی کە لە بەرژەوەندی فەرمانبەران و هاوڵاتانی هەرێمی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستان بێ ئەمە ئەو بڕیارە دەدەین و پشگیری هەر سیناریۆیەک دەکەین کە لەم چوارچەوەیەدا بێگومان مەسەلەی واقعی هەرێمی کوردستان و واقعی دارایی هەرێمی کوردستانش ئەبێ لە بەرچاو بگیرێت، بەڵام دیسانەوە ئێمە پابەندین بە بەرژەوەندی خەڵک و بەتایبەت موچەخۆران لە بەرچاو بگیرێت لەم چوارچەوەیەدا. جگە لەوە کۆمەڵە لە یاسا پرۆژەی یاسا تەڕح کران و بە کۆی دەنگ پەسەند کران. بابەتی دوایین بابەت یان پێش دوایین بابەت مەسەلەی دەوامە. هەندێک بیرۆکات تەڕح کران، ئێمە نیگەرانین لە دەوامی هەندێک فەرمانگەکان و بەتایبەت لە ئیدارەی پارێزگای سلێمانی خەمساردیەک هەیە لە دەوامکردن. ئێمە فەرمانمان بە لایەنی پەیوەندیدار مەبەستم پارێزگار و ئەوانەی کە پێویست و پەیوەندیان هەیە بۆ بابەتە و ئەمە بەدواداچوونی بۆ بکەن و بەڕاستی ئەمە دەچێتە چوارچەوەی زیادبوونی ڕوتین کە ئەمە حکوومەت بە هیچ شێوەیەک قبوڵ ناکە. پێویستە هەموو دام و دەستگاکان لە خزمەتی هاوڵاتیان بێ و بە زووترین کاتەوە پێی ئیمکان مامەڵاتەکانیان ڕایل بکەن و جێبەجێ بکەن و تەواوی بکەن لە کاتێکی دیاری کراودا.